يعني ئێمە مەترسیەکی نەتەوەییشمان دێتە سەر کاتێکە پرۆسەی زەواج ینی پرۆسەی جیابوونەوە بەداخەوە لەم ڕێنجایە. قسەی تۆ چییە؟ بێگومان ئەو ماترسیکی زۆر خەتەرە وەوا خەتەریژی نەل کوردستان تەنەیە ئەی نەل هەر چوار پارچی کوردستانەیە کوردستانیên گل وڵاتی پەنابەریەنە ینی کێشەوە احتیمالە زۆر پێخۆشە هەمیشە تۆ ئەیبیتەوە ئەو بەشەی کوردستانیش کاتوانین ینی کێشە دووبلە من کارم زیادترە سەبەبی ئەوژی ئەوەش بەرگۆ خەڵکی مەوەختێ گۆ پەنابەر دەبن ئەو کێشی خۆش وڵات لەگەڵ خۆتێنە وڵاتی غەریبی وڵاتی پەنابەری لەگەڵ خۆتێنن دە قەناعەتی مدا دە تەسەووری مدا ینی سەبەبێکی مشکلێکی مە هەیە دەستپێکە ئاڤاکردنا عائیلەک باش ینی وەختی گۆ دوو کەس گەنجێک لەگەڵ کەچێکی زەواجی دکن ئەو زەواجە برەنگێکی نەجوان تێکردن چۆن برەنگێکی ینی تەئسیری جڤاک کولتور عادات لەگەڵ مەبووە گۆ ئەو عائیلە برەنگێکی جوان دروست نابێ حتا گۆ عائیلە ماڵباتێکی برەنگێکی جوان کاری بێ ژیان بکێ دوو تەرەفن هەم گەنجەکە هەم کەچەکە هەر ئینسانێکیش ماڵباتێکی هاتیە هەر ئینسانێک خودان فیکرەکە هەر ئینسانێک خودان عەقلەکە هەر ئینسان خودان طبع و عاداتی مختلفە مە فێر بوونە من کەچێکی بێنم ئەو کەچە گەرەک هەر تشتی خوا ئەو کەچە تەمەنی خوا 18 ساڵە 20 ساڵە لە ماڵە باوی خۆ ژیان کردە کولتور و عادات و عەقل هەمە لە ماڵباتی خۆ گرتیە وەختی گۆوەرێ لەگەڵ من شوو بکێ زەواج بکێ گەرەک هەر تشتیش بیر بکێ من ببمە ئەنە ڕەبکم الئەعلە مەوا فێر بوونە گەرەک ئەو ئافرەتە ئەو کەچە هەر تشتیش بیر بکێ وا تشتێکی نەدرستە ئەوە تشتێکی نەطەبیعیە ئەوە کلتورە یان دینە ناوە کلتورە بەرکی دهین جالدا تەفسیری مەی ئاینی هەنە ئێ فقهی هەنە پشگرتی ئەو مەسەلە دکن هەنێک تەفسیراتی مەی فقهی هەنە پشگرتی ئەو مەسەلە دکن پیا و ڕەبی عایلێ ئەنۆ پیا و ڕەبی عائیلەیە ئونو نابێتێ وەک ئافرەت فکرێکی تە هەبێ یان نەرینێکی تە هەبێ عەکسی ئەو پیاوە یان جزیدەی ڕیا ئەو پیا و دەرکەوێ ئەو مێرە بۆ ئەو خاتری گو عائیلە برەنگێکی جوان دەرباس بێ سێ تشت پێویستن یەکەم هەردوو طرف هەم کەچ هەم گەنج کوڕ گەرەک تەحەمولی مەسئولیەت هەبێ ئەو ئینسان گەرەک فێر بێ بێراژی مەسئولیەت دووەم گەرەک خودان سەبر و تەحەمل بێ سیەم گەرەک قبولی بکی گو ئیختیلافی هەیە ئەو ئافرەت ئەو کەچ نەمینە منە عاقلێکی وێ خوای گەورە عاقلێکی دایدا ئەو عاقلە عەکسی عاقلێ منە ئەگەر ئەو هەر سێ تشت نەبن نابێ ئەو کەس زەواج بکەن مخابن ئەم ئیرۆ من محتاجی سیارە باژۆنم هەر کەس مەومەد بێژێ هەرەش ئیجازەی قیادە دەرخە بۆ من ئیجازەی قیادە دەرخم دچم مەکتەب مەدرەسی ئیجازە هەیە من فێر دکێ موضوعێکی زۆر پیسە موضوعێکی زۆر بەرەدایە وەک ئیجازە لكن موضوعێکی زۆر گرنگ مینە ژیانە زەوجی نییە بۆ فێر مینە حەیاتە گۆمە ژیان گەل هەفتوو بکەن کەسێک نینە ئەو گەنجە بێنێ چ کوڕە چ کەچە فێر بکێ بێ ژیان چۆن دەرباس دەبێ دەستخۆش من دکتۆر یەک پرسیارم بۆ تۆی حەزەکە هۆکارەکانی ئەوەی کە ئەو یەکسانیە بشێوێ وەک نمونە بۆ من دەرباس بووە من چوومەم بۆ خاتری خواستنی ئافرەتێک بۆ پیاوەکی باشە ماڵباتی داخوازی ئاڵتونی کردە داخوازی حەقی مهرب کردە داخوازی شیری دایک کردە لە وڵات شیری دایکژی شیری دایکیژی خواستیە پاشی مەجبور بووە قبول بووە ئەوە بەحسی بەری 6 ساڵ دەکەم لە باژاری ڤوبرتال ئەڵمانیا بەری 6 ساڵ کوردیمە ئەڵمانیا پشتی ئەو گەنجەژی عاشق بوو ئەو کەچە ئەو گەنجەژی ئەڤیندار بوو هەر شتی قبولی کرد پشتی قبولی کرد بۆ من بێژێ مامۆستا من بۆ خۆ کری مگوارێ وەڵا کاکەتە بۆ خۆ کری ئەنی ئەگەر من شیری دایکدا من حەقی مهربدا من ئاڵتون و زێریژیدا حەقی ئەوە نایت کە تۆ ئیترەوە بێ بەڕەبی عایلەکە دکتۆر جان 3 دقەمان ماوە هەموو بەرنامەکە و دوا قسەم بۆ بکە بێگومان ینی صحبەتی گوهات نەکردن هەمە صحبەتی باشن ینی هەنێک مەسەلە مرۆڤ فام دکێ ولكن من حەز دەکەم ئیشارەت بکەم ئەنو نە هەمێ ڕەنگی تەلاق غەڵەتە جار هەیە تەلاق جارە سەرکردنە
بل او نقطة جي بيقوت يعني خلك فهم نكن والله ما بحسي كي شيء طلاق دكن ولا طلاق نباشا ولا اگر طلاق سقف پر خرابة. لا اگر بي ام دوكا سحر بمن ولا برويكا عرب دبيجن يعني درماني هري داوي كيا كوي كر داخ كرنا فجار جارنا هيا طلاق جرينجا نخاص وقت يقول ما فهم بكن اساسي بنجه اذاكرني عائله او انسان كلتوري مرين نادي هفدون ناس بكن يعني ما بحسي مرحلة خطبة دكن دزجري دكن درجستي دكن أو مرحلة جماعتها بدون ناس ناكن أو إنجح مع مرور الوقت بزمن إنسان هفدون ناس بكي جار هي إنسان باشا مناسبة لكن بشتي 2 صال 3 صال من ما حزدك نما حزدك من قال او انسان بردوام بكم اوقات زماني بيخمبر دجي عليه الصلاه والسلام دا تشيبوها افرتك هاتيه جنب بيخمبر عليه الصلاه والسلام قلت يا رسولي اخوا من حزناك من قال او انسان بردوام بكم بيخمبر عليه الصلاه والسلام بيجاوا بيا وكينا باشا قلت يا نا والله مصرفي قلت يا نا والله ناخذ قلت حزناكم بيخمبر عليه الصلاه والسلام جرى قلت يا ردي عليه حديقته او بابتي خلع ما جرى بيجن موضوع كانه مهري ويلي فقرينا فجار هي جو موضوع الطلاق جار سركرنا او بلك ملك دي وبحسي يا صادقا من داخوازا لي بوريني دكم بركي حقي منينا او تداخلا بكم يا صاب بالتاني نكافيه بالدهان يا صال ولاطي مسلمانان هنا لكن او يا صا وقتي جو عداله نبي تنفيذ ببي قيمتي او يا صا فلسكينيه بو او يك موضوعي عدالة موضوعك الزور جرينجا جبو خاطري جو او موضوع بدرست بمشي دوام ما بيوست او ثقافتي جو استاد ناف ملتي مدهيا بو كردستان ام او ثقافة بوغهر من قال يعني دكتور خانيمة فرقك الزور جواز هيا نا بين موضوعي بلوغ ونا بين موضوعي تيجهشتن جو متفقهي اسلامي دا جيرد بيشن رشد موضوعي الرشد جدايج موضوعي بالغ بون ما فير بونا انسان جو بالغ بوا قالك او انسان زواج بك من زور كسي ناس دكم زواجي دكن يانجي تشجيعي منالي خبو زواج دكن نجبر جو والله عائلك افا بكن او محتاجي چند منالج بو خاطري الي كاري بير بكن بير فرقناكي او خزان شكودي هاتيه چون هاتيه كلتوري ما دريا هنك الي كاري بابتي فقهي او افرتا من عبد من جارية من كولة ميزدكن ما محتاجي ثقافتك دي بين ميدان وأواد دو إنسان أو إنسان جيانك هف باش قرب دو بكن نبي ويستوك أو ثقافتك أمره هي قرك جن قرباني بياوبي أو غلطة دسكان خوش